تا دێت ئەمریکا گەمارۆکانی لەسەر ئێران تونتر دەکاتەوە. بەڵام هێشتا دەواازە سنووریەکان جوڵەی بازرگانیان تێدایە، هەرچەندە ترسی داخستنی دەواازەکان بە ڕوخساری بازرگانەکانەوە دیارە. ئێمە وەزعمان شڕە بێت، چونکە ئێمە هیچ ئیشێکمان نامێنێت لەم مەرزە ئەترگەرە بچین سیارەکان لە ماڵ بخەوێنین. لەخوا وەزیا ئەمڕۆ بار زۆرە، زۆربەی بارەکان هین ئێرانە، بەخوا ئێران نەبێت ئێمە هەرمومان لە برسی ئەمرین. لە ئێستادا هاوردەکردنی کەرەستەی بیناسازی لە ئێرانەوە قەدەغە کراوە. بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوودا هاوردەکردنی شووتی و هەندێک خۆراکی تریش ڕابگیرێت. بڕیاری ڕاگررتنی ئەو کاڵا و خۆراکانە بڕیاری حکوومەتی عێراقن، بەڵام بەشێک لە بازرگانەکان تا ئێستا شوا دەزانن ئەو بڕیارانە پەیوەستن بە گەمارۆ ئابوووریەکانی سەر ئێرانەوە. بەچاوە بینڕێ ڕۆژانە بارکەمەکە بار نامێنێ، مەسەلەن چەمەندەوەدا نەماوە هەمووی چووەتە ماڵی خۆی سارەی داناوە بێ ئیشە. لە مەرزی پەرێزخانە بەیانی دووبایانی شووتی ئەبەسرێ، دی شووتی نایە ئێرانەوە، شووتیش نات بازار گرانەوێتەوە، بازار شار گرانەوێت و وەزعگە باش نییە. گەمارۆکانی ئەمریکا بەهای تمەنی ئێرانی بە تەواوەتی دابەزاندووە، بۆیە لە ئێستادا بازرگانە ئێرانیەکان بە دۆلار شمەک و کاڵا بە کڕیاری عێراقی دەفرۆشن. بۆ حەسارێکی خراوەتە سەر کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی هەمووی لە بزۆری مادە نەوتیەکان ئەگرێتەوە، هەندێ مادی کانزایی باڵا ئەگرێتەوە، بە تایبەتیش لە ناو بەندەرەکان هاتووی پێکرێت. ئەوەی کایە سەبارەت بە کاڵای ئێرانی تەسیراتێکی ئەوتۆی نەکردووە، ئەوەی کە پەیوەستە بە هەندێ مادەیشە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمە خۆیان قەدەغان کرد، بۆ نەسادەتریان ئەگەڕێتەوە بۆ قەدەغەکردنی چیمەنتۆ لە یەکی پێنجە بەتاڵەتی نهاتە ناوارێمەوە. ئەنجا هەندێ مادەیە هەلا هەموو مادە پێداویستی لە پلاستیکەوە تاگاتە مادە شیرەمەنیەکانیان هەموو پێداویستەکانی تر، ئەوەیە کە تعریفەی گومرجی عێراق و هەرێمی کوردستان بە یەکەوە تعریفەکان زیاتر کردو، وای کرۆ کە جۆرێک لە ئاڵۆگۆڕی بازرگانی بۆ فترێکی زەمەنی بەخۆی ببینێ. ئەجینا ئەوەی کە تایبەتە بە تەحریمەوە کاریگەریی ئەوتۆی نییە لەسەر ئەو جوڵەیە کە مادی ئێرانی بێتە ناو هەرێمی کوردستانەوە. هێشتا گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران نەبووەتە هۆی پەکخستنی جوڵەی بازرگانی لە دەواازە سنووریەکاندا، بەڵام بازرگانانی عێراق و هەرێم دەترسن قۆناغی داهاتووی گەمارۆکان لە کاری بازرگانی دایان بڕێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، دەواازەی پەروێزخان.